لا سەردانێکیدا بۆ کەرکووک جەبار لەعێبی وەزیری نەوتی عێراق کۆمپانیای نەوتی باکووری بەسەر کردەوە و لە ئاوتەیەکیدا تاکیدی لە پەرەپێدانی چەڵگەنەوتەکان و زیادکردنی هەناردەی نەوتی کەرکووک کردەوە. وزارة النفط حريصة كل الحرص على تطوير الحقول والمنشآت النفطية في كركوك. وەزارەتی نەوتی عێراق سوورە لەسەر پەرەپێدانی نەوتی کەرکووک بە شێوەیەک توانای بەرهەمێنان لە کەرکووک بگاتە 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. ئەم هەنگاوە لە ڕێگەیەوە دەبێت کە شەڵگەنەوتەکانی پارێزگاکە گەشەی پێ بدرێ و بۆ پێشەوە ببرێت. لەو ڕۆ گفتوگۆ و دانوستانەکانمان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان درێژەی هەیە. أو البنى التحتية الأخرى. هاوکات وەزیری نەوت باسی لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کەرکووک و نۆژەنکردنەوەی هەڵەکانی گواستنەوەی نەوت و هەناردەی نەوت لە ڕێگەی کۆماری ئیسلامی ئێرانەوە کرد. مسألة كركوك والوضع كركوك الأولوية الأولى هي إعادة أو استئناف التصدير إلى بەرنامەی کارمان لە کەرکووک بریتە لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کەرکووک لە ڕێی شەڵگەنەوتەکانی کەرکووکەوە بۆ بەندەری جیهانی تورکی. ئەم هەنگاوە لەو ڕێگەیەوە دەبێت کێڵی گواستنەوەی نێوتی کەرکووک فیشخابوور نۆژەن بکەینەوە. ئەولوێتێکی ترمانەوەیە کێڵی گواستنەوەی نێوتی کەرکووک سینیە چاک بکەینەوە و نەوت بگەێنینەوە خوار و ناوەڕاستی عێراق. گۆڕانکاریکی تریشەوەیە کە لە دانوستان دەین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆی ڕۆژانە 6,000 بەرمیل نێوتی کەرکووک بگوازینەوە بۆ ئێران بە مەبەستی پاڵاوتن و سوودوەرگرتن لە بەرهەمەکانی. لكن نحن عازمون على إنهاء هذا الملف إن شاء الله ولدينا بدائل كثيرة. هەر لە وتەکەیدا جەبار لەعێبی تاکیدی کردەوە لە بەدواداچوون بۆ دروستکردنی پاڵاوگەیەک لە کەرکووک و ئاشکراشی کرد وەزارەتی نەوت سەرقاڵی زیندووکردنەوە ڕێکەوتنێکن کە لەگەڵ کۆمپانیای BP بەریتانی پێش 4 ساڵ واژۆیان کردووە. کاڕۆن محەممەد، کورتساد نیوز، کەرکووک.